کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق ڕایگەیاندووە ڕێکاری زۆر باش و تۆکمە گیراوەتە بەر بۆ ڕێگری لە ساختەکاری لە هەڵبژاردننی ئەمجاری پەرلەمانی کوردستان. ڕێگە بە ساختەکاری نادرێت بەهۆی ئەم ڕێکارانەشەوە دەوترێت متمانە بۆ پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان دەگەڕێتەوە. ساختەکاری بەداخەوە لە ڕابردوو مۆرچێک بووە بە ناوچەوانی دەسەڵاتدارانی کوردستان کە هەر بەوەی شتوانیوانە دەسەڵاتێکی ناشەرعی بگرنە دەست. ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان هەمیشە دژی ئەمە بووین، خەباتمان کردە بۆیە لە ڕابردوو لە ڕێی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق هەوڵەکانمان سوپاس بەخوا سەری گرتووە کە ئێستا ئەو ڕێکارانی کۆمیسیۆن ئومێد دەکەین هۆکارێک بێ بۆی ساختەکاری نەمێنێم. بڕیارە 20 مانگی دەی ئەمساڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. پرۆسەی ئەمجارە لەلایەن کۆمیسیۆنی عێراقەوە سەرپەرشتی دەکرێت و شێوازی جیاکردنەوەی دەنگ ئەلکترۆنی و دەستی دەبێت. هەروەها تەنها ئەوانەی تۆماری بایۆمەتریان هەیە مافی دەنگدانیان دەبێت بۆ هەڵبژاردن. ڕێکاری وا گیراوەتە بەر بە تەواوی ڕێگاکانی ساختەکاری داخراوە. لە هەڵبژاردنەکانی ڕابردووی پەرلەمانی کوردستاندا ئەوە نەبووە. بۆ نمونە سجلی وەرەقی هەبوو کە هەمومان باسمانە کرد کە ناوی دووبارە و ناوی مرد و ئاوارە و ئەم شتانە، بەڵام ئێستا کە کارتێکی بایۆمەتری هەیە و کارتە بایۆمەتریە کۆتایی بە و کێشەیە هێناوە کە کێشەیەکی مزمین بوو لە سجلی ناخبینە و ئەمەش گەرانتیەکی باشە بۆ دەنگدەر بۆی کە بڕای بەوە هەبێت ئەو ئیرادەی کە تاقیە کاتەوە لە ڕێگەی سنووقی دەنگدانەوە ئەتوانێت ئیرادەیەکی ڕاستەقی نەبێت و جگە لەوە لە پاڵ ژماردنی دەنگەکان بە شێوەی ئەلکترۆنی شێوازی دەستیش هەیە، واتە هەرەوە نییە کە بە ئەلکترۆنی دەنگەکان بژمێرێ و بە VSD بنێردرێت بۆ مرکزی جەمعی بەیانات. بۆیە کۆمەڵک گەرانتی بە هەوڵێکی زۆر هێنراوەتە ئاراوە. ئەزمموی هەڵبژاردنەکانی پێشوو ئەوەی دەرخستووە حیزبەکانی دەسەڵات بۆ زیادکردنی کورسیەکانیان پەنایان بۆ ساختەکاری بردووە، بەڵام هەڵبژاردننی ئەم جارە بۆ یەکەم جار کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق خۆی سەرپەرشتی دەکات و سەرجەم ڕێگەکان بۆ ڕێگری لە ساختەکاری دەگیرێتە بەر. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.